سلااو کریپتوچیەکان چونم باشن لێرە چەنێلی خۆتان چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمۆئین هەموو ڕۆژانی شەممە دووشەممە چوارشەممە و هەینی بە شێوەی ڕێکوپێک ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە پەخش یاخود ئاپلۆد دەکەم بۆ ئەوەی زانیاری ئێوە لەبارەی کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی ببەمە سەرەوە و ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دۆلاری ئەمریکی وهروەها دراوی ئەلکترۆنی قازانج بکەن. گەر ئێوە حەستن لەم جۆرە ڤیدیۆانەیە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەیەتان شش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێ ڤیدیۆەکان ببینن. بەڵێ بەڕێزانم بەڕاستی بیتکۆین دیارە کە ئەو کەسانەی کە وتوانە کە بیتکۆینی خوار 12,000 دلاری بینید دیارە ئەم شتە لە ئەمری واقع دێتە دی و ئێمە لە نزیکبوونەوەی 2023 یاخود لە مانگی 1 و 2 2023 لەوانەیە بەڕێزانم بیتکۆینی خوار 12,000 دلاریش ببینی کە هەروەکو لە دو سێ ڕۆژەی ڕابردوومان بینی دیسانەوە بیتکۆین لە 18,000 دلارەوە هاتەوە 16,000 دلار و 600 کە ئەمە زۆر تەسیرێکی ئەم جارە ئازیزان تەسیرێکی زۆر لە سێمیم کۆین خۆشەویستی لای خەڵک کرد کە ئێمە زۆر متمانە بە و سێمیم کۆینە بەستین کە یەکێکیان دۆجکۆینە و دوایمیان شیبا و سێمیان بیبی دۆجە کەمێکی ترەچینە ناو ئەم سێمیم کۆینەش بۆ ئەوەی کە بۆ ئەوەی ببینی کە ئەم جارە کە داکشانی یاخود نزمبوونەوەی نرخی بیتکۆین چەند تەسیرێکی زۆر لەو سێمیم کۆینەی کرد و بەڕاستی نرخیان ئەم جارە زۆر بەرەو نزمبوونەوە یاخود داکشانێکی بەرز هاتووە. هەروەکو بینن لە ئێستادا بیتکۆین بەڵێ بەڕێزانم بیتکۆین لە مارکێت کەپی 1 تریلیۆنەوە ئێستا مارکێت کەپی 321 ملیارد دلارە کە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا ئێمە شاهدی داکشانێکی زۆر یاخود نزمبوونەوەیەکی زۆر شەدیدی دراوی ئەلکترۆنی بیتکۆین بووین بۆیە تاسیل لە سێمیم کۆینی خۆشەویستی کرد کە لای هەموو هۆڵدێرەکانی زۆر خۆشەویستن یەکەمیان بیبی دۆجکۆین ئازیزان کە بیبی دۆجکۆین بەڕاستی مارکێت کەپەکەی زۆر دابازیوە لە 200 میلیۆن دلارەوە ئێستا نزیکەی 200 میلیۆن دلارەوە ئێستا مارکێت کەپی 113 میلیۆن دلارە کە زۆر دابەزیوە بەڕێزانم بەڕاستی ئەمڕۆ کە بیبی دۆج هەموو کاتێ لە 8.011 بوو 13 گەمەیە کرد ئێمە بینیمان کە چۆن بیبی دۆج بەڕاستی زۆر دابازی و ئێستا 9.0 معاملەی پێکرێ و دوام دراو کە شیبایە کە دۆجە دیسانەوە ئێمە دۆجکۆینیشمان بینی کە هەتاکو 14-15 دلار سنتیش ڕۆی لە ماوەی ڕابردوودا بەڵام هەروەکو ئێستا بینن کە لەگەڵ داکشانی نرخی بیتکۆین ئەمەش هەروەکو 0.07 واتە 7 سنت معاملەی پێکرێەوە مارکێت کەپەکەی لە 18 میلیۆن دلارەوە ئێستا 10 میلیۆن دلارە و سێم دراو شیبا بەڕێزانم شیبا زۆر دابەزیوە شیباش هەموو جارێ لە 4.014 بۆ 15 گەمەیە کرد بەڵام لە ماوەکانی ڕابردوودا لەگەڵ داکشانی بیتکۆین هەروەکو بینین کە ئێستا شیبا 5.08 معاملەی پێکرێ و مارکێت کەپیشی زۆر دابەزیوە لە ئێستادا 4 میلیارد دلارە لە 20 میلیارد دلارەوە شیبا کار وەکو ئازانین کە شیبا پامپێکی گەورەی خوارد لە ساڵی ڕابردوودا تاکو 4.0 نزیکەی 8 ڕۆی بەڕێزانم 8 بۆ 9 ڕۆی ئەلەم هەروەکو ئێستا بینن کە مارکێت کەپی لە 30 میلیارد دلارەوە ئێستا 4 میلیارد دلار ئەمە هەموو سەبەبی ئەوەی بیتکۆینە بەڕێزانم کە لە ماوەکانی ڕابردوودا ئێمە شاهدی داکشانی نرخی لۆنا کلاسیک بووین کە لەگەڵ داکشانی لۆنا کلاسیک کە تەسیرێکی زۆر لە کریپتۆی کرد بە تایبەتی بیتکۆین و ئێمە لەو کاتەوە کە بیتکۆینی 46,000 دلاری ئێمان هەبوو بەڵام ئێستا بە 16,600 دلار معاملەی پێکرێ بەڵێ بەڕێزانم بەڕاستی میمکۆینەکان لەگەڵ داکشانی بیتکۆین ئەم جارە کە بیتکۆین دابەزی ئەم سێ میمکۆینەش زۆر دابەزی بن و
من تنها باسیاوسی میمکوینم کرد بەڵام هەموو درەوە ئەلکترۆنیەکان میمکوینەکان لەگەڵ داکشانی بیتکوین بەڕاستی ئەوانیش بەرەو داکشانێکی زۆر شەدید هاتوون. تەنها پێتانەڵێم ئێستا ئەوەی کە هۆڵدێرە تەنها سەبر و تەحمولیەوێ بۆ ئەوەی بچینە ساڵی 2023 بزانین کە داهاتووی ئەو میمکوینانە و بە تایبەتی بیتکوین چی دەبێت. تەنها ئەم بازاڕە عەزیزن سەبر و تەحمولیەوێ ئەوەی کە ترێدەریشە ئەو بخۆی دەزانێت کە چون معاملای ڕۆژانە بکات بۆ ئەوەی لەگەڵ داکشان و هەڵکشانی نرخی میمکوینەکان ئەویش ڕۆژانە قازانجی لەو داکشان و هەڵکشانی دراوەکان بکات. بەڵام من بە تایبەتی کە هۆڵدێرم و بۆ هۆڵدێرەکانیش کە پێتانەڵێم تەنها ئەم بازاڕە سەبر و تەحمولیەوێ هیچ شتێک بە مانگێک 2 مانگ 3 مانگ ساڵێک نەهاتی دەدی. تەنها ئێوە سەبر و تەحمل بکەن. ئیشەڵا ئێمە کاتێک کە داخلی ساڵی 2023 بوون ئێمە دیسانەوە شاهدی پامپی دراوی ئەلکترۆنی بیتکوین و بە تایبەتی میمکوینەکان کە هۆڵتان کردووە و خۆشەویستن ئەو کاتی ئێوە دەتوانن قازانجێکی باش بکەن. دێنە کۆتایی ئەم ڤیدیۆش بەڕێزانم نامەوێت لە کاتیەوە بگرم هەر ڕەخنە کۆمنتسارێکتان هەبوو لە ژێرم ڤیدیۆ لە چەنەلی یوتیوب بووم بنووسن من لە کاتی خۆیدا جوابی هەموو کۆمنتەکانیەوە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وهروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.